ژمارەیەک هاوڵاتی کە بانگەشەی ئەوەیان دەکرد پشکیان هەیە لە پرۆژەی چاویلاندا لە بەردەم پرۆژەکەدا کۆبوونەوە. سەرۆکی ئەنجومەنی کارگەڕی چاویلان دەڵێت لە 9,000 کەس کە پشکیان هەیە لە پرۆژەکەدا تەنها 40 کەس کۆبوونەتەوە. لەگەڵ ئەوەشدا زۆربەیان خاوەن پشک نەبوون و بەمەبەستی دروستکردنی پشێوی و زیانگەیاندن بە پرۆژەکە ئەو کۆبوونەوەیان ئەنجام داوە. وتیشی ژمارەیەکیشیان دەستگیر کراون کە خاوەنی پشک نەبوون. ئەمە خەڵکی کیان لە پشتەوەی دەستی کیان لە پشتەوەیە ئەمە دەکاریان بۆ کردووە خەڵکانێک گەنێرن کە پشکیان نییە. یعنی من ملاحەزەم کرد هەرزەکاری تیا بوو ئەمڕۆ کەسانێک هاتبوون مناڵ بوون مناڵ لەگەڵیان من هەرزەکاریان تیا بوو ئەمانە هەژدەشیان تەواو نەکردو تەمەنی هەژدە. ئەوانەی ئەمڕۆ هاتن و خاوەن پشک خۆیان پیشاندا دەستگیر کراون تیانە خاوەن پشک نییە هیچ پەیوەندێکی بە پشکەکانەوە نییە. خاڵێکی کەشەوە چەند هەفتەیەکە بێ من لە حەزاکەم دەستگا کەناڵە حیزبەکان حملەیەکی زۆریان کردو لەسەر مەوزوع ئیشی لەسەرەکەن نازانم یانی چی ئەیانوێت چی بەرنەوانیانوێت چی بگێنن. هاوکات ژمارەیەک هاوڵاتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئاماژە بەوە دەکەن بەشێک لە ڕاگەیاندنەکان بە مەبەستی لێدان لە جم و جۆڵی گەشتیاری سلێمانی کە ئەمساڵ بەراورد بە ساڵانی پێشوو زیاترە قەبارەی ناڕەزاییەکەیان گەورە کردووە و دەخوازن دۆخی گەشتیاری سلێمانی بشێوێنن. هەروەها ئاماژە بەوە دەکەن خاوەن پشک چۆن زیان لە خۆی دەدات لە کاتێکدا کۆمپانیای تر هەیە پشکەکانی دەهێندە دابەزیوە و کەس قسە ناکات. ئەم منطقی ئیشکردنە دیارە کە ئەمانە ئەو ئیشەیەکەن لە زەرەری پرۆژەکە و زەرەری خۆشیانە ئەکەوێتەوە. ئەگەر خاوەن پشک بن ئەتوانن داواکاری خۆیان هەرچی شتێکیان هەیە لە ڕێی دادگاوێک لای بکەنەوە ئەتوان بێن لە ڕێگەی گفتوگۆ قسە لەسەر بکەن. بەڵام خاوەن پشک نابێت هەوڵ بات بۆ زیانگەیاندن بە پشتی خۆی. لە هەموو عالەمیشا هیچ کۆمپانیایەک خاوەن پشکەکانی نایەن هەوڵ بۆ زیان بێنن بە پرۆژەکە. من وەکو خاوەن پشکێک هیچ لاریم نییە لەوەی کە ئێستاکە هەموو کوردستان ڕوبەڕووی قەیرانێک بۆتەوە لەبەرەوە هەنێشت هەیە بێ چاوپۆشی لێ بکرێ بە تایبەتی ئەم پرۆژانە بەدەست هیچ کەسێک نییە وەکو خۆتانەزان قەیرانە. ئەمڕۆ بە ناوی هەموو ئەم پشکانەوە هاتوونە دەرگا ئەگرن و شتی ناشرین ئەکەن. لەبەر ئەوە من نامەوێ هیچ کەسێک نوێنەرم بێ وەکو خاوەن پشکێکی هیچ کەسێ بە نوێنەری خۆم نازانم من خۆم نوێنەری خۆمم. ئیدارەی چاویلان دەڵێن ماوەی چەند ڕۆژێکە چەند کەناڵێکی حزبی دیاریکرا و خەریکی پڕۆپاگەندەن بۆ ئەو گردبوونەوەیە. هاوکات کەناڵی پەیام ڕایگەیاند پەیامنێرەک و کامێرامانێکیان لە گردبوونەوەکەی بەردەم چاویلاند لە لایەن هێزەکانی ئاسایشەوە بۆ ماوەیەک دەستگیر کراون. ئەوە لە کاتێکدایە لە ڕۆژانی جەژن ڕێژەی هاتنی گەشتیار بە تایبەتی گەشتیارانی ناوەڕاست و باشووری عێراق بۆ هەرێمی کوردستان و سلێمانی بە ڕێژەیەکی زۆر زیادی کردووە و تەنها لە چەند ڕۆژی ڕابردووی جەژندا زیاتر لە 100,000 گەشتیار سەردانی چاویلاندیان کردووە. لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بەشێک لە خاوەن پشکەکانی چاویلان بەهۆی قازانجنەکردنی پرۆژەکەوە گلەی و ناڕەزاییان بە ئیدارەی پرۆژەکە گەیاندووە. ئیدارەی پرۆژەکەش لە چوارچێوەی یاساییدا وەڵامیان داونەتەوە و هۆکاری قازانجنەکردنیشیان گەڕاندووەتەوە بۆ هۆکاری خراپی باری ئابووری هەرێم و قەیرانی دارایی. ژاڵە محەممەد NRT سلێمانی.